ئیمامی حومەیدی تخوا ئەگەر خەڵکی ئەمڕۆ ببینێ بچی بڵێیت؟ بەخوا ئەگەر خەڵکی ئەمڕۆ ببینیت ئیمامی حومەیدی قەت ژیر نابیتەوە، فرمیەس لە چاوت نابڕێت. جاني زوله من بعيد وشفت طيفه في المنام كناوي أبو بكر رحمتي خوالي بدا فرميه ڕۆژێکیان كان شومە خزمەتی ئیمامی حومەیدی، یەکێک لە زانا گەورەکان ڕەحمەتی خوای لێ بێ، زاناکانی حەدیث. کاتێک کە ڕۆشتە ژوورەوە دای لە دەرگا وای زانی ئیمامی حومەیدی ئیزنی داوە بێتە ژوورەوە، وا تێگەیشت. بەڵام کاتێک کە ڕۆشتە ژوورەوە تەماشای کرد ئیمامی حومەیدی ڕانی بە دەرەوەیە، نەیزانیم پیاوە دێتە ژوورەوە، ئەمیش وا تێگەیشت کە ئیزنی داوە. کاتی ئیمامی حومەیدی ڕەحمەتی خوای لێ بێ کە ڕانی بە دەرەوە نەک عەورەتی ڕانی. آخر خواناسان بەم شێوەیە گەشت لە پلۆپایەکی بەرز. ئینسان بە شەرم و حەیا بەرزە بێتەوە، نەک بە بێ شەرمی بێ حەیایی. دوو لە ڕیبەڕێستان ئیمامی حومەیدی کاتێک کە بینی ئەم پیاوە ڕانی ئەم پیاوەی بینی، دەستی گر بە گریان زۆر گریا. فەرمی وەڵڵاهی ئەی ئەبوو بەکر تەماشای شوێنێکت کرد ڕانی منت بینی کە عەورەتە، والله هەتا ئێستا هیچ کەسێک تەماشای نەکردووە سوێن بەخوا. ئیمامی حومەیدی تخوا ئەگەر خەڵکی ئەمڕۆ ببینێ بچی بڵێیت؟ بەخوا ئەگەر خەڵکی ئەمڕۆ ببینیت ئیمامی حومەیدی قەت ژیر نابیتەوە، فرمیەس لە چاوت نابڕێت. ڕاندەرکردن شتێکی ئەحتیاجی ئەمڕۆ لای خەڵک. ئافرەت ئەبێ بە شەرم و بە حەیا بێ، پیاویش بە هەمان شێوە. خواناسان ئەوە دڵە پاکەکەیان بوو بۆی خوای گەورە بەرزیانی کردەوە. گریاوە تەنها لەبەر ئەوەی خەڵکی ڕانی بینیوە. بەڵێ ئەمڕۆ خەڵکی ناگری، کێ جلوبەرگ بۆ ئەو ئافرەتانە ئەکرێ لە بازاڕە پانتۆڵەکانیان دڕاوە؟ ئێوە نین؟ ئەو خەڵکانێکە لە مزگەوتایە کێ جلوبەرگیان بۆ کڕێ؟ کێ تەنورە کورتەکەیان بۆ کڕێ؟ کێ پانتۆڵەکەیان بۆ کڕێ؟ ئێوەن ئەهلی مزگەوت، ئەوانەی تر کە خۆیان بە پیاوەزان سمێڵیان داناوە، هەر ئەوانن. لە خوا بترسن، تەقوای خوا بکەن، شەرم لە خوا بکەن. شەرم و حەیا هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ، بێشەرمی و بێحەیاییش هۆکارێکە بۆ چوونە جەهەنەمی ئینسان. خوا بمان پارێزێ. با بە حەیا و بە شەرم بین.